سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە ئێستاش سەردێرە گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی گەنجێکی تەمەەن 18 ساڵی خەڵکی پارێزگای ئیلام، بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتێکی خەڵکی شاری سنە، قەیرانی نەبوونی معلم لە پارێزگای سنە، بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکان لە بەندینخانەی ئێڤین و گواستنەوەی عەلیڕەزا سوپایی بۆ زیندانی دەستکردی ئیسفان. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکرانی گەنجێکی تەمەەن 18 ساڵی خەڵکی پارێزگای ئیلام. بە پێی دوایین زانیاریەکان گەنجێکی تەمەەن 18 ساڵ و خەڵکی دەرەشاری ئیلام لەلایەن هێزانامنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی ماهان سەیفی پاش بڵاوکردنەوەی چەندین پۆست لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەبارەت بە دۆخی خراپی ژیانی هاوڵاتیان لە ئێران بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەر ماڵی باوکی دەست بەسەر و ڕەوانی گورتورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە شوێنی ڕاگررتنی و دۆخی تەندروستی زانیاریەک لە بەردەستدانیە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتێکی خەڵکی شاری سنە. بە پێی دوایین راپۆرتەکان هاوڵاتێکی خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی مۆنا مەلەکی تەمەەن 27 ساڵ ڕۆژی سێشەممە 23 پوشپەڕ 1405 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری سنەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. شایانی باسەکە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. قەیرانی نەبوونی معلم لە پارێزگای سنە. بە وتەی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی پارێزگای سنە تووشی قەیرانی جددی نەبوونی معلم بۆت و کۆماری ئیسلامی هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشەیە نادات. فواد حسێنی بەرپرسی گشتی ئیدارەی ئامۆزش و پەروەرشی پارێزگای سنە ئاماژە بەوە دەکات کاو لەو پارێزگایە لانیکەم 2740 معلم لە قوتابخانەکان پێویستە. ناوبراو هەروەها ئەجەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە شارستانی قوروە بەپێی ئەو شارەکانی دیکەی پارێزگای سنە لە بارودۆخێکی خراپیدایە و ئەگەری زۆری هەیە کە لە ساڵی داهاتوودا ڕێژەی ئەم قەیرانانە بەرزتر بێتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکان لە بەندینخانەی ئێڤین. بە پێی دوایین هەواڵەکان ڕۆژی پێنجشەممە هەشتی گەلاوێژ لە نێوان بەندکراوانی سیاسی و زیندانیانی تاوانە کۆمەڵایەتەکان لە زیندانی ئێڤین تێکەڵچوونێکی قرس ڕوویداوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە بە هۆکارێک کە هێشتا لەلایەن بەرپرسانی زیندانەوە ڕوون نەکراوەتەوە تێکەڵچوونێک لە نێوان بەندکراوانی سیاسی و زیندانیانی تاوانە کۆمەڵایەتەکان ڕوویداوە کە بەو هۆیەوە کۆمەڵێکی زۆر لە بەندکراوانی سیاسی ڕەوانی ژووری تاکە کەسی کراونیان لەلایەن بەرپرسانی زیندانەوە بەو پەڕی توندوتیژیەوە لەگەڵیان هەڵسو کەوت کراوە. گواستنەوەی عەلیڕەزا سوپایی بۆ زیندانی دەستکردی ئیسفان. بە پێی راپۆرتی گەیشتوو عەلیڕەزا سوپاهی بەندکراوی سیاسی و دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لە نەخۆشخانە ڕەوانەی بەندینخانەی دەستکردی ئیسفان کراوەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو بەندکراوە کە بە مەبەستی جێبەجێکردنی حوکمی سێدارەکەی ڕەوانی ژووری تاکە کەسی کرابوو جەڵتەی دڵێداوە و ڕەوانەی نەخۆشخانە کرابوو. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بەبێ کۆتایی هاتنی ڕەوەندی چارەسەری پزیشکەکەی دیسانەوە ڕەوانی بەندینخانە کراوەتەوە. شایانی باسەکە عەلیڕەزا سوپایی پەیوەندیدار بە دۆسیە مەیدانی عەلیخانی ئیسفان دەست بەسەر و پاژان بە تۆمەتی ناڕەوای محاربە حوکمی سەداری بەسەردا سەپێنراوە. خراپی دۆخی تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زیندانی قەزەلحەساری کەرەج. بە پێی راپۆرتی گەیشتوو مستەفا ڕەمەزانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قەزەلحەساری کەرەج سەرەڕای توشبوونی بە چەندین جۆر نەخۆشی لە مافی دەستڕاگەیشتن بە چارەسەری پزیشکی بێبەشکراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بۆ ماوەی زیاتر لە 7 مانگە پزیشکێکی زیندان پێشنیاری ناردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان کردووە، بەڵام نەک تەنیا لەلایەن بەرپرسانی زیندانەوە وەڵامی داخوازیەکانی خۆی و بنەماڵەکەی نادرێتەوە، بەڵکو گوشارێکی زۆری ئەمنی خراوەتە سەر بنەماڵەکەی. درێژەی گوشارەکانی ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر دەست بەسەرکراوانی مانگی بەفرانبار. بە پێی دوایین زانیاریەکان 9 هاوڵاتی خەڵکی شارستانی ئیسفراین و لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو هاوڵاتیانە بە ناوەکانی محەممەد ئازەری، ڕەزا ڕەزاپور،
حسین مهر ئەنگیز، سەجاد شەمسایی، عەلی بەبەری، ئەمیر حسین نەرزادە، سەجاد سەنگسەفیدی، مستەفا ڕەجەب عەلیزادە و ئەمیر حسین ساربان لە ڕەوچی ناڕەزایەتیەکانی سەرتاسەریەکانی مانگی بەفرانباردا لەلایەن هێزە سەرکوتکارەکانی ڕژیمەوە دەست بەسەر و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ڕەوەندی دۆسیەکانیان ڕوون نەکراوەتەوە. ئازادی کاتی بەندکراوێکی سیاسی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی پێنجشەممە هەشتی گەلاوێژ ئیمان خدری هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی شارستانی مەسجدی سلێمان بە دانانی بارمتەی قورس بە شێوەیەکی کاتی ئازاد کراوە. ناوبراو ڕێکەوتی 29 ڕۆژەمەی 1430 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ئەهوازەوە دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە لە گورتورخانە ناوەندە ئەمنیەکان ڕەوانەی گورتورخانەی شەیبانی ئەهواز کراوە. شایانی باسەکە و هاوڵاتیە لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە ڕووبەڕووی تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و هەروەها هاوکاری لەگەڵ ناوەندە میدیاکانی دەرەوەی وڵات بۆتەوە. سازکردنی دۆسیە قەزایی بۆ هاوڵاتیانی ناڕازی دژبە سێدارە. ڕۆژەی ڕابردوو دادستانی گشتی شاری تاران بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک ئاماژەی بەوە کردووە کە بۆ کۆمەڵێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژبە حوکمی سێدارە ناڕەزایەتیان دەربڕێ و دۆسیە قەزایی سازکراوە. لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بەوە کراوە کە ژمارەیەک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژبە لە سێدارەدانی دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار و هەروەها دەست بەسەرکرانی هاوڵاتیانی ناڕازی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ناڕەزایەتیان دەربڕێ و بەو هۆکارەوە دۆسیە قەزاییان بۆ سازکراوە. لە هەمان کاتدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کاو هاوڵاتیانە ڕووبەڕووی تۆمەتی بڵاوکردنەوەی هەڵوێستی گروپە دژبەرەکانی ڕژیم و ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەر دەبنەوە. قەیرانی نەبوونی ئاوی خواردنەوە لە پارێزگای گوڵستان. بە پێی دوایین زانیاریەکان پارێزگای گوڵستان بەهۆی کەمتەرخەمی و ناکارامەیی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە تووشی قەیرانی جددی ئاوی خواردنەوە بوونەتەوە. ڕاپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو پارێزگایە بەهۆی بایەغنەدانی بەرپرسانی ڕژیم بە داهاتووی ژیانی خەڵکی، سازکردنی زۆرتر لە پێویستی بەند ئاو لە سەروبەندی ڕێژەی کوڵانی بیری ئاو تووشی قەیرانی جددی کەمبوونی ئاوی ژێرزەمینی بوونەتەوە و ئەمەش نیگەرانیەکی جددی ژینگە پارێزانی لێکەوتووەتەوە. لە هەمان کاتدا جێگیری سەرۆکی ئیداری ئاو و ئاوەڕۆی ئەو پارێزگایە هەر لە ئێستاوە جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە ڕووبەڕووی کەم ئاوی بوونەتەوە و لە داهاتوودا قەیرانەکە قوڵتر دەبنەوە. دوایین هەواڵ دەست بەسەرکردنی سیخوڕێکی سپای پاسداران لە قبرس. ناوەندە ئەمنیەکانی قبرس بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەیان بەوە کردووە کە سیخوڕێکی سپای قودسی ڕژیمی کۆماری ئیسلامیان لەو وڵاتە دەست بەسەر کردووە. بە پێی دوایین هەواڵەکان ڕشاد سوڵتانۆف تەمەن 44 ساڵ و دانیشتووی شاری لەندەن بۆ ماوەیەکی زۆر سەبارەت بە جموجۆڵی هێزەکانی ئەرتشی بریتانیا لە پایەگاکانی لە وڵاتە راپۆرتی ڕادستی ناوەندە ئەمنیەکانی ڕژیم دەکات. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ژمارەیەکی زۆری راپۆرت سەبارەت بە بنکەی گەورەی ئاسمانی ئاکرۆتیری ئەرتشی بریتانیا ڕادستی سپای پاسداران کردووە. بینەرانی ئازیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەربن.